کاتێک کاربەدەستانی وڵات سەریان لێ دەشەوێت و توانای بڕیاردانیان نەماوە و نوقمی گەندەڵی دەبن نازانن لەکوێوە چۆن چاکسازی بکەن. نمونەی حکومەتی ماوە بەسەرچووی هەرێمە لە کاتێکدا موچەی 3 مانگی ساڵی ڕابردوو موچەی مانگی یەکی ئەم ساڵ چارەنووسی نادیارە ئیش و کار و کەسابەت و دامەزراندن نەماوە لە بری چارەسەرکردنی کێشە گەورەکان حکومەت لە خواری خوارەوە دەستی پێکردووە. وەڵاهی پێشەوەی کە دەست بۆ نامبەرێ موچەی ئەم خەڵکە بات عنی بەڕاستی بازاڕی نەهێشتووە مەکتەب نەکراوەتەوە تا ئێستا ئەبوایە لە پێشا دەست موچەی چاکردایە کێشە بارودۆخی ئەم خەڵکی چاکردایە بۆ نمونە تا ئێساوە زستانە بەرمیلێ نەوت بەڕاستی لە بازاری ڕەشا 175,000 بەڕاستی عنی بەم زستانە کابرا پارەی پێنیە لە شوو بوو ئەم شتانی لە شوو بوو داماوە. نانەوەخانەکان دەڵێن لاریان نییە لە چاکسازی و هەرزانبوونی نان کە لە بەرژەوەندی هاوڵاتیانە بەڵام نەک لەسەرشانی کاسبکاران. وڵات نوقمی سەدان گەندەڵیە بەدەست و حیزبی بنەماڵەوە کە بوون بە گرەیەکی سەرەتانی و لاشەی وڵاتیاندا ڕزاندووە. ئەوە حکومەتداری و دەسەڵاتە دوای 32 ساڵ لە حکمڕانیان و ئابووری سربەخۆکەیان ئەمە بوو. ئەو حکومەت ئەبوایە دەستی کردا بە موچەی فەرمانبەران ئەنجا بە ئێمە بوویتە دەستی کردا بە هەرزانکردنی نان ناکرێ حکومەتێکی جل و زەبەلا لەسەرەوە هەموو گەندەڵیەوە بێت بنیشێتەوە بە سەرشانی نانەوەی قوربەسەر ئێمە چیمان دەسەگە هیوادارین حکومەت بە شتەکانی ترا بچێتەوە جارە ئەوە ئەم قەرارە هەر لە ڕێوە هەر لە دایک بۆ مردووە ئەم قەرارە. نعم الموافقة حاصل. لە دوای پەسەندکردنی بودجەی 2020 عراق هەوڵاتیان ئومێدیان هەبوو ساتێک بحەسێنە و ڕزگاریان بێت لە بێموچەیی و بێکاری بەڵام دەوترێت کاربەدەستانی هەرێم ڕابردوویەکی هێندە خراپیان هەیە کە لە سایی سەدان ڕێکەوتنی پێشوویاندا ئێستا لەژێر باری نایەنە دەرەوە. عراقیش متمانەیان پێ ناکات هێندە تەماحی چاوی گرتوون لە پەلەقاژەیاندا نازانن چ بڕیارێک بدەن و چۆن لەم زەرکاوەی خۆیان دروستیان کردووە بێنە دەرەوە. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.